ئەم کاتتان باش هاوڕێیان خۆشحاڵم کە لەگەڵتان دەبمەوە بۆ گەشتێکی زۆر گرنگی دیکەی سیاسەتی جیۆپۆلەتیک و سیاسەتی نێودەوڵەتی هەر لە تایوان و ئۆکرانیاوە هەتاوەکو چیاکانی کوردستان و دەشتی گەرمیان. لەو گەشتەدا باس لە کۆمەڵێک و ڕووداوی گرنگ دەکەین، کۆمەڵێک ڕوودا و کە چاوەڕێمان نەدەکردن بەو شێوە وانی چاوەڕێمان دەکرد بە شێوەیەکی دیکە پێشوازیان لێ بکەین، باسییان لێوە دەکەین. ئەوی شەڕی ئۆکرانیایە. لە هەمان کاتدا باس لە ئەگەری شەڕێکی دیکە دەکەین لە تایوان لە نێوان چاینا و تایوان وانش هێرشی چاینا بۆ سەر تایوان. لە هەمان کاتدا هەر لەو بەرنمەیەدا باس لە پەرەسەندنەکانی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان یۆناان و تورکیا دەکەین. وابزانم لە چاپەمەنی کوردیدا ئەم جۆرە شتانە بەیت شێوەیەک ڕنگدانەوەیان نییە ویانیش زۆر زۆر لاوازەوە. ئەمە ئاساییشە، پێویستە زۆر چاوەڕی لە چاوەڕوانی لە چاپەمەنی کوردیمان نەوێت، چونکە ئێمە چاپەمەنیەکی کوردیمان نییە. لە کوردستاندا چاپەمەنیەکان تیان چاپەمەنی حیزبین، ویانیش سێبەری حیزبن لەلایەن بەرپرسێکی حیزبیەوە، بەرپرسیەکی سیاسیەوە سپۆرت و پشگیریان لێ دەکرێت. هەر لە بۆ ئەوە ئامانجی ئەم جۆرە چاپەمەنیانە ئەمەنیە کە لەسەر ئەساسی واقعیەت، لەسەر ئەساسی ڕیالیتە، لەسەر ئەساسی زانست کۆی گشتی ڕسمەکە بێنیتە پێشاوی بینەرانیان و لە بوارەکاندا لە بواری هۆشیارکردنەوەدا بە تایبەتی بتوانێت سوودێکیان پێ ببەخشیێ. زۆربەی جار چاپەمەنیەکانی کوردی بە گەورە و بچووک بە ئەوانی باکوورەوە هەتا باشوورە تا ڕۆژڵات و ڕۆژئاوا تەماشایان دەکەین بەڕاستی لە چاواشەکردن زیاتر، لە زەقکردنەوەی ئەجێنداکانی حیزب زیاتر هیچی دیکەیان پێ نییە و ناتوان هیچ ئەزمونێکی دیکەش ببەخشنە بینەرانیان. بۆیە ئاساییەک کە ئێوە ئێستاکە ئەو شتانە لێرەدا باسییان دەکەم لە چاپەمەنی کوردیدا بەو شێوەیە نەتان بینێ بێ. ئەویش وەکووتم گرژی و ئاڵۆزیەکانی نێوان یۆناان و تورکیاوە ئەمە کاردانەوەی ئەمە لەسەر کوردستان چییە. گەشتێکی جۆ بایدنمان هەیە و ئەم گەشتە زۆر بە درەنگوەختی ئەنجام دەدرێت، چونکە پێشتر خۆتە نەزان هەر سەرۆکێکی هەڵبژاردووی ئەمریکا دوای چەند مانگێک سەردانی ئەتوانین سەردانی وڵاتانی ڕۆژهاتی ناوەڕاستی ئەکرد. بەڵام ئێستاکە دوای ئەو هەموو کاتە ئێستاکە جۆ بایدن خەریکە سەردانێک ئەنجام ئەدا بۆ ڕۆژهاتی ناوەڕاست. هۆکاری ئەمە چییە؟ بۆ ئەمە دەکا و ئەگەر نەیکرد بۆ ئەگەر ئێستایکە بۆ چییکە وەڵامی ئەوە وەرەگرینەوە و لە هەموویان گرنگتر وەکوتم کە کاردانەوەی لەسەر ناوچەکەی ئێمە و کێشەکانی ئێمە هەیە. دوو شەڕ لە ناوچەکەی ئێمە بەڕێوە لە ڕاستیدا سێ شەڕن: شەڕی ئێران و ئیسرائیل لە باخچەی پشتەوەی ماڵەکانیان یەک، شەڕی ئێران و تورکیان لە باخچەی پشتەوەی ماڵەکانیان و شەڕی هەردووکیان لەگەڵ ئێران لە باخچەی پشتەوەی ماڵەکانیان. باسی ئەمانە هەر هەمویان دەکەین و دوایی تۆزێک بە کورتیش بێ باس لەوە دەکەین کە ئایا لە سووریا ئەو ئۆپەراسیۆنە و هێرشە و هێرشی پێنجەمی دەوڵەتی تورکیا کە بڕیار بۆ ئەنجام بدرێت بۆ ئەنجام نەدرا تاوەکو ئێستا. لە جەنگی ئۆکرانیەدا تەماشا دەکەین بەڕاستی هەندێک شتی چاوەڕوان نەکراو ڕوویاندا لە 2007 ڕابردوودا. ئەویش ئەوە بوو لە سەرەتای شەڕەکەدا ڕووسەکان کۆمەڵێک هەڵەی گەورەیان کردن و هەڵەکان بریتی بوون لەوەی کە ئەوان چاوەڕێیان دەکرد بە دۆڵ و زۆرنا خەڵکی ئۆکرانیا پێشوازیان لێ بکە، سوپایەکی زل و زەبەلاح بە تانک و زری پۆش و تۆپەوە ڕەوانەی بەرەی شەڕ کرد، بەبێ ئەوەی بەرەی پشتەوەی بپارێزن، بەبێ ئەوەی حیسابی بەنزین و لۆجستیک و جەبلخانە بکەم بۆ ماوەیەکی درێژدا. لە ڕۆژی چوارەمدا هەموو تانکەکانیان ئەوەی سوتا و گیرا ئەوەی دیکە
بە تراکتۆر ئیتر ڕیان دەچشان بنزینیان تێنە گازیان تێنە مابوو و بە حەزاران سەربازانی رووسیا لەوێ بە کوشدران بۆیە دوای مانگێک ئیتر رووسیا ناچار بوو لە ناوچەی باکوور کۆتایی بە ئۆپۆراسیۆنەکانی بێنێ بەڵام لە ناوچەی دۆمباس درێژەی پێدا ئێستا کە لە ئەنجامدا تەماشا دەکەین لە سەدا نۆتی ناوچەی دۆمباس خەریتەی دۆمباس لە دەستی ڕووسەکاندا لەستا دەیماوە دوای ئەوەی لەستا دەیەکەشی ڕاگەیان ڕووسەکان سەرکەوتنی خۆیان ئیعلان دەکەن و ئەمە وای کردووە بەڕاستی لە سیاسەتی ئەو وڵاتانەدا کە هەتاوەکو ئێستا پشگیری ئۆکرانیان دەکرد دەنگی جیاواز ببیسین بۆ نمونە لە ئەمریکا جاری یەکەمە دوای دوو مانگ دوای سێ مانگ دەنگێک دەبیسین کە ئاڵێن ئێمە تاکەی پشگیری ئۆکرانیەکان بکەین کێشەی ناوخۆیمان زۆرن ئەو پشگیری ئێمە ئەنجامی نابێ ئەنجامی چییە تاوەکو ئێستا ئەنجامی هەبوویان نەبووە چونکە وەکوتم لە ڕووی ئەسکەریەوە ڕووسەکان بەڕاستی ئێستا باڵا دەستن لە ناوچەی دۆمباس بە تایبەتیدا و ئۆکرانیەکان ڕۆژانە هەموو ڕۆژێ 200 سەربازیان لێ ئەکوژێ 200 سەرباز گەلێک زۆرە هەموو ڕۆژێ 200 سەرباز لێ بکوژێ و خاک لەدەست بدەیت و ئەمە وای کرد هێنری کەسینجەر کە فەیلسوفێکی ئەمریکاییە و سەر بە مەدرسە و مەکتەبی ڕیالیستەکانە لە 15 ڕۆژی دواییدا لە کۆبوونەوەی داڤۆسدا لێدوانێک بدە لە دافۆسدا هێنری کەسینجەر گوتی پێویستە ئێمە واز لە ململانێ بینن لە حەوشی پشتەوەی رووسیا ئەو شوێنە حەوشی پشتەوەی رووسیای مەبەستی ئۆکرانیایە ئێمە ناتوانین لەوێ ململانەی ناتۆ رووسیا بکەین چونکە ئەو ناوچەیە سەر بە رووسایە ئەوە رووسیا هێزێکی جددیە هێزێکی جددی سەربازی خاوەن چەکی نوکلەریە ئێمە ناتوانین لەو شەڕەدا سەرکەوتن بەدەست بێنین دەبێ مۆسکۆ بێنینە سەرمێزی گفتوگۆ لەگەڵی دانیشی بۆ ئەوەی بێنە سەرمێزی گفتوگۆ لەگەڵی دانیشن پێویستە ئەو خاکێکە ئێستا لە بەردەستی ڕووسەکاندایە پێی ببەخشین دانی پێدا بنێ حتا ئەو داوایی لە بەڕێبەرایەتی ئۆکرانی کرد زەلەنسکی پێش دوسێ حوتوو دەیگوت ئێمە نەوەکو ناوچەی دۆمباس کرمیش ڕزگار دەکەین ئیتر بەڵام وا دەرنەچوو ئێستا کە ئەمریکیەکان بەخۆیان ئەڵێن داوا لە زێرنیسکی و ئۆکرانی دەکەن کە دان بەو خاکەدا بنێن کە ڕووسەکانە تاوەکو ئێستا گرتوێنە لەو چۆرسەوەدا بتوانن ڕێک بکەون و ئەمە بەڕاستی پێمان دەڵێ کە مەترسیەکی چەند گەورە لەسەر هەژمونگەرایی خۆر ئاوا هەیە لەو بارەیەوە مەترسیەکە زۆر زۆر جدیە لە دوایی بەرنمەکەدا یەک بێک باسییان دەکەم بێگومان ئەمە هێشتا کۆتایی گەمەکە نیە لە کۆتایی گەمەکەدا رووسیاش ئەگەر لە بواری سەربازیدا بە سەرکەوتویش بێتە دەرەوە لە بواری سیاسیدا لە بواری حقوقیدا لە بواری ئابووریدا بۆ وڵاتێکی زەرەرکرا و بە دەست و پێشکایی دێتە دەرەوە ئەمەشیان هەیە بەڵام ئایا چاوەڕوانی ئەمریکا و بەریتانیا ئەوروپا ئەمە بوو ئەو عەزەڵات دەرپەڕاندن و هێز نیشاندانەی ئەوروپا و ئەو زمان درێژیە و پەنجە ڕاوەشاندنی کۆنسەی ئەوروپا و یەکێتی ئەوروپا و وڵاتانی دیکەی ئەوروپا حتا وڵاتانی ئەسکەندە نافیاش کە پێشتر بێلایەن بوون لە بەرامبەر رووسیادا ئەمە بوو ئەمە بێگومان بازی دەبێت لەسەر سیاسەتی ئەمانە و ئەمە ئێستا کە پرسیاری ئەوەمان بەبیر دێنێتەوە ئایا چاینا جەسارەت و بوێری لە رووسیا وەردەگرێ یانیش لەو شەڕە لەو ئەزمموی رووسیا وەردەگرێ ئەویش وەکو رووسیا چۆن پەلاماری ئۆکرانی دەویش پەلاماری تایوان بدا کە ئەویش تایوان بە بەشێکی خۆی دەزانێت چۆن پوتین دەیگوت ئۆکرانیا نییە ئۆکرانیا سەر بە ئێمە چینی چاینەش پێی وایە تایوان بەشێکە لە چینی گەورە بێگومان جیاوازیەک هەیە لە بینی تایوان و ئۆکرانیا چونکە تایوان بەخۆشی هەتاوەکو ئێستا زۆر باس ئەوە ناکە کە ئەوان بەشێک نین لە چین ئەمیان جیاوازە بەڵام سەرباری ئەوەش زۆر شتەکانیان لەکتری دەچن و ئایا چین ئەمە دەکە بەڕای من
مەسەلەکە بە تەنیا مەسلەی سەربازی نییە بەڵکو مەسلەی ئەوەیە چین وڵاتێکی بە سەبرترە لە سیاسەتدا وەکو ڕووسەکان و کۆمۆنیستەکانی سۆڤێت نییە یەک دووەمینیان رووسیا کەمتر پێویستی بە بازرگانی دەرەوە هەبوو جگە لە پترۆڵ و غاز بەڵام چین لە هەموو بوارێکەوە پێویستی بە بازرگانیە ئەگەر ئاو ئابلۆقی خراوەتە سەر رووسیا بخیتە سەرچین ئەمە بێگومان گەورەترین چەک لە دەستی چین وەردەگریەوە کە ئابوووریەکەیەتی بۆ ئەوە چین پێم وانە بە تایبەتی لە ماوەیەکی نزیکدا پێم وانە ئەم کارە بکە چین دەیەوێت گارانتی هەبێت لە بواری ئابووریدا کە هەر ئابلۆقەیەکی ئابوووریەکە هاتە سەریشی وەکو رووسیا زەرەر نەکا لەمەدا بەبێ زەرر بێتە دەرەوە و بازرگانێکە بەردەوام بێ ئینجا ڕنگ بە شتێکی واکە لە ئێستادا شتێکی وە مەحاڵە چونکە وەکو باسمان کرد لە بواری ئابووریدا هەتا وەکو ئێستاش چین پێویستی بە ئەوروپایە پێویستی بە ئەفریقای پێویستی بڕۆژڵاتی ناوەڕاستە لاگەڵ هەموو متتەفقەکانی ئەمریکا بازرگانی لە ئارادایە بە ئیسرائیلیشەوە لە بۆ هەندێک ئەمە جارێ زووە پێم وانە ئەمە بکرێ بەڵام ئەو کێشەیە هەتاوەکو دوایی بەردەوام دەبێت لە بواری چینیەکان لە بواری دیبلۆماسیدا لە بواری سیاسیدا بەردەوام دەبن لە گوشارەکانیان بۆ سەر تایوان تاوەکو هەر هیچ نەبێ تایوان نەبێتە قەرەقۆڵێکی ئەمریکا لە ناو جەرگەی چیندا ئەمیان زۆر زۆر گرنگە دەینە سەر یۆناان و تورکیا کە لەو ماوەیەدا هەروەکو لە سەرتاشەوە باسم کرد گرژێکی زۆر لە نێوان ئەو دوو وڵاتەدا لە ئارادایە چاپەمەنیەکانی کوردستان لەوانەیە کەم باسی بکەن بەڵام بەڕاستی گرژیەکان لە ئاستێکدان کە وڵاتانی ئەوروپا نیگەرانن لەوەی ئایا شەڕێکی گەرم لە نێوان تورکیا و یۆناان ڕوئەدا ئایا تورکیا پەلاماری یۆناان ئەدا یان نا لەمەدا نیگەرانێکی زۆر زۆر گەورە هەیە دوای شەڕی ئۆکرانیا هەم یۆناان هەم تورکیا ویستیان گرنگی خۆیانی جیۆستراتیژیک بۆ سەدەی 21مین بسلمێن ینی بۆ ئەمریکا بسلمێن کە ئەوان وەکو هاوپەیمانێکی ناتۆ لە دەریای سپی ناوەڕاستدا بە تایبەتیش لە دەواازەکانی دەرگای ڕەش و دەرگای ڕەشدا ئەتوانن ڕۆڵ ببینن هەردوو وڵات لە پێشبڕکێدا بوون و هەردوو وڵاتیش بەڕاستی ئەتوانین بڵین کرێدیتی پرۆفایلیان لە ناو ناتۆدا بەرزتر بووە تەماشامان کرد هەر لەگە شەڕی ئۆکرانیەدا زۆربەی وڵاتانی وەکو سەرۆک کۆماری ئیسرائیل سەرۆک وەزیرانی هۆڵەندا ئیتر ئۆلاف شۆڵس سەرۆکی ئەڵمانیا سەردانی تورکیایان کرد بەڕاستی و ئەمە نیشانی داین کە تورکیا ئەو کاتە بەڕاستی گرنگی تورکیا زۆر لە بەرزبوونەوە دابوو یۆناان کەمتر بەڵام یۆناان بەردەوام لە دەرفەتێک دەگەڕا بۆ ئەوەی ئەو گرنگیەی تورکیا مایە پووز بکاتەوە گرنگی خۆی بسەلمێنێ و ئەمە ڕاوەستا هەتاوەکو ئەو ڕۆژەی تورکیا دەستی بە شەنتاژ کرد گوتی ئەگەر فینلاند و سوێد ببنە ئەندام لە ناتۆ من بایکۆتیان دەکەم کە بایکۆتیشم کرد وانش بلۆکەم کرد ئیتر ئەو کاتە نابن بە ئەندام ئەو کاتە ئیتر یۆنانیەکان هەڵسان پامێکی وایان بە ئەمریکایان گەیان کە تورکیا ڕاستە ئەندامێکی ناتوێە لە بواری جیۆپۆلۆتیک ڕۆڵێکی کاریگەری هەیە ناوچەکەی ناوچەیەکی گرنگە لە بواری سەربازیشەوە گرنگە بەڵام وڵاتێکی سەر بە ئێشەیە لە ناو ناتۆدا وڵاتێکی بە کێشەیە هەر لەسەر ئەو ئەساسەدا تەماشامان کرد مانگێک پێش ئێستا سەرۆکوەزیرانی ئیسرائیل میتسۆتاکیس داوت کرا بۆ ئەمریکا پێشوازێکی زۆر گەرمی لێکرا یعنی جگە لە ئیسرائیل و سەرۆکانی بەریتانیا و نیوزلندا و کەنەدا ئەو پێشوازیە بۆ هیچ کەسیچکە نەکراوە کە کۆنگرێس و سەنات کۆبکەیتەوە و سەرۆکێکی وڵاتێکی بچووکی وەکو یۆناان بێ 3 سەعات قسەیان بۆ بکە و ئەندامانی کۆنگرێس و سێنات 7 جار بۆی هەڵسانە سەرپێ و چەپڕیان بۆ لێدا و لە زۆربەی قسەکانیدا دژی تورکیا قسەی دەکرد کە تورکیا وڵاتێکی سەر بە کێشەیە وڵاتێکە پشگیری لە رووسیا دەکا وڵاتێکە هەڕەشەیە بۆ سەر یۆناان وڵاتێکە هەڕەشەیە بۆ سەر ئەمریکا هەڕەشەیە بۆ سەر پەنابەران
و کۆمەڵی قەیران ئەتوانێت ساز بکە و باسی لەوە کرد کە نابێت چەچی پێشکەوتی وەکو F-35 و حتا F-16 بە تورکیا بدرێت و چەپڵی بۆ لێ ئەدرا. ئێستاکە لە ناوچەی ئەلێکساندەرۆپۆلی کە لەسەر سنووری تورکیا لەسەر سنووری ئاوی یعنی دەکەوێتە بەرامبەر دەواازەی چاناکایە کە لەوێ دەریای سپی و دەریای ڕەش بەیەکەوە دەبەسترێتەوە لەوێ تەماشا دەکەین گەورەترین سەربازگەی ئەمریکا لەوێ دروست بووە و ڕۆژ بەڕۆژ ئەو سەربازگەی گەورەتر دەکرێت لە چەچی F-35ەوە تا پەتریەت و دەیان هزار تانک و هەزاران هەلیکۆپتەر و دەیان کەشتی جەنگی زلوزە بەلاحی ئەمریکا لەوێ کۆکراوەتەوە و ئەمەش تورکیای نیگەران کردووە. تورکیا ئێستاکە کە ساڵێک لە پێشی ماوە بۆ هەڵبژاردن ڕەجەب تەیب ئەردۆغان خۆشی کاندیدە بۆ هەڵبژاردنە بەڕاستی ئەگەری هەیە کارێکی گەرە شێوێنی بکە و ئەو کارە کۆنتڕۆڵ نەکرێ بگاتە ئاستی شەڕ و یۆنانیش ئەو یۆنانی ساڵی هەفتاکان نییە بەڕاستی یۆنان ئێستاکە وڵاتێکی پرچەکراوە جگە لەوەی کە کۆمەڵێک سەربازگەی زۆر گەورەی بەریتانی و فەڕەنسی و ئەمریکی لێ یۆنان هەن یۆنان بخۆشی لە بواری فڕۆکە و لە بواری کەشتیدا پێشکەوتووە لە باری تەکنۆلۆژیادا ئێستا لە تورکیا ناسیۆنالیزم بڕبڕە پشتی تورکیا پێک دێنێ یعنی هەتا ئەو کەستەش خێتابی سەرچی دەوڵەتی تورکیا خێتابی ناسیۆنالیزمە و دەوڵەت بەگشتی لە هەر شوێنێک بێ دەوڵەت لە هەر شوێنێک بێ لە کاتی قەیراندا بۆ ئەوەی لە سەپیان بمێنێتەوە پێویستی بە دروستکردنی دوو دژمنە یەک دژمنێکی ناوخۆیی دوو دژمنێکی دەرەکی دژمنە ناوخۆیەکە لە تورکیادا زۆرن هەنا بەڵام دژمنە دەرەکەش پێویستە ئەویش یەک لەوانە یۆنان کاندیدە لە سووریا زیاتر لەبەرەوەی یۆنان مسلمان نین و نزیکی ئەوروپان و ئەتوانن بە زمانێکی دیکەی دژە ئیسلامی کوفاری ئەتوانن پرۆپاگەندە ساز بکەن لە بۆ هەڵبژاردن هەر لە بۆ ئەوە زۆر زۆر گرنگە بەڵام ئەمە لە ئایندەدا دەبینین سەردانی جۆ بایدن بۆ کەنداو هەروەکو باسم کرد زۆر گرنگە و درەنگ وەختە خۆی لە خۆیدا درەنگ وەخت بوونی سەردانەکەی جۆ بایدن بۆ ئەوێ ئەوەمان پێ یعنی ئەوەمان پێ دەڵێ کە ئیتر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەمریکا گرنگی خۆی لە کەمتر کردووە زۆر کەمتر کردو ئەمریکا بەرەو پاسیفیک دەسی کێشەی ئەمریکا چاینایە بەڵام ئەو کێشەی کە ئێستا هاتۆتە ئاراوە لە دوو بوارەوە کێشەیە لە بۆ جۆ بایدن یەک شەڕی ئۆکرانیا کە بە سەرپەرشتی ئەمریکا ئابلۆقەی گاز و نەوت خراوەتە سەر رووسیا و دوای شەڕەکەش تەنانەت دوای سەرکەوتنی رووسیاش ڕنگ بێ ئەو ئابلۆقی هەڵ نەگرن بۆ ئەوە ئەمریکا پێویستی بە دۆزینەوەی ڕێگا و ناوچە و کانگا و سەرچاوی دیکەی وزەیە لە بۆ ئەوروپا و لە بۆ جیهان ئەویش ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە بڕبڕە پشتەی ئەو ناوچێش سعودیە بێگومە سعودیە و ئیمارات دووەمیندا ئیسرائیل کێشەیەکی دیکەی جۆ بایدنە جۆ بایدن بۆ ئەوەی بتوانێت هەموو هێزەکەی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگوازێتەوە بۆ پاسیفیک بگوازێتە بۆ دەوروبەری چاینا پێویستە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جەبهەی پشتەوە تند بکە ڕێگان نەدا کە هاوپەیمانەکانی تووشی کێشە ببن چونکە بمانەوە نەمانەوە کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان وەکو شکستی ئەمریکا لە ڤێتنام لە ناوەڕاستی شەستەکاندا لە قەڵەمدرا ئێستا کە ئەمریکا نایەوێ هەمان شت دووبارە بکاتەوە بەڵام بۆ ئەوەی هەمان شت دووبارە نەکاتەوە بۆ ئەوەی ناوچەکە ئارام بێ و وزەیەک و ڕێگای وزە لەوێ بکاتەوە وانیش دەواازەیەک لە بۆ وزەی غاز و نەوت بکاتەوە بۆ ئەوروپا پێویستی بەوەیە کە بتوانێت لەوێ هێزێک دروست بکە کە لە لێتراتۆری سیاسی ئەمریکادا پێ دەڵێن ناتۆی مسلمانانە وانیش ناتۆی کەنداو وانیش ناتۆی عەرەبان بەڵام ناتۆی عەرەبان ناتۆی مسلمان ناتۆی کەنداو بەبێ ئیسرائیل نابێ
لە ناسیۆنالیزمی نوێی ئەو ناوچەیەدا ناسیۆنالیزمی عەرەبیدا کە پێشتر سێ شت گرنگ بوون: یەک وەهابیزم و ئیخوانیزم واتە ئیسلامی سیاسی، دوو دژمنایەتیکردنی ئیسرائیل العەدوو الئیسرائیلی، سێ نەوت. ئێستا کە هەر سێکیان تقریبەن نەماون لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەماون. نەوت ئەگەرنا گرنگی نەوت و غاز هێشتا لە بۆ جیهان ماوە، بەڵام لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر سێکیان واتایان نەماوە لە بۆ ناسیۆنالیزمی نوێی عەرەبی. لە ناسیۆنالیزمی نوێی عەرەبیدا هاوپەیمانیکردن لەگەڵ ئیسرائیل هەیە، لە شوێنی نەوتدا ئاو هەیە. تەماشا دەکەن کێشەی مسر لەگەڵ هەندێک وڵاتانی دیکەی وەکو ئەریتریا و باکووری ئەفریقا لەسەر ئاوە زیاتر و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەخۆی کێشەی ئاوی هەیە. و لە هەمان کاتدا ئیسلامی سیاسی ڕۆڵێکی ئیجابی نابینێ بە نسبەت ناسیۆنالیزمی نوێی عەرەبیدا. تەماشا دەکەین ئیخوا دەستیان بەرداوە لە ئیخوان و وەهابیزم، ئیتر وەکو جاران یارمەتیان نادەن، ڕەنگ بێ قەتەر تا ڕادەیەک ئەو یارمەتیە بەردەوام بکە، بەڵام دوای ئەوە ئەویش کۆتایی پێدێنێ. جگەلەوە هیچ وڵاتێکی عەرەبی ئێستا یارمەتی هێزە ئیسلامیەکان ناکە. یارمەتیدانی هێزە ئیسلامیەکان بۆ ناسیۆنالیزمی نوێی عەرەب عیبە و ڕۆژانە ئەبین ریفۆرم ساز دەکرێن لە وڵاتانی کەنداو. ئەو بنچینە قانونی و پەروەردەیانەی کە پێشتر لەسەر شریعەتی ئیسلام بوون ڕۆژ بەڕۆژ تەماشا دەکەن لاواز دەکرێن، شتی دیکە دەخرێتە ناویاندا. بەتایبەتی ئەمە لە ئیمارات دەبین، لە سعودیەشدا دەبینین. بۆیە جۆ بایدن ئیتر سەردانی ئەم ناوچەیە دەکا و سەردانەکەش یەکێک لە ئامانجە سەردانەکانی وەکوتم کێشەی نێوان ئیسرائیل و ئێرانیشە. یعنی ئیسرائیل بە ئاشکرا بە جۆ بایدن ئەڵێ لەسەر داخوازی من نەبێ، من ڕێگا نادەم هیچ ڕێکەوتنێک لەگەڵ ئێران ساز بکرێت دەربارەی مەسەلەی نوکلێریدا، چونکە جۆ بایدن بەڕاستی پێویستی بەوەیە لەگەڵ ئێران سازش بکە، کێشەکانی چارەسەر بکە و بەو شێوێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێ بێڵێ. بە بەردێک دوو چۆلەکە بکوژێ، هەم ئەو قورسایی کە لەسەر ئەمریکا کەوتووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێ بێڵێ، هێزێکی دیکە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خۆجێی دروستکە، لە هەمان کاتدا لەگەڵ ئێران ڕێک بکەوێت کە ئێران نەبێتە هەڕەشەیەکی ئەتۆمی بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئیسرائیل و سعودیە ببوور. هەر سەبارەت بەوە تەماشا دەکەین لە حەوشی پشتەوەدا ئێران و رووسیا بەردەوام شەڕێکی ڕانەگەیەندراویان هەیە، شەڕێکی شاراویان هەیە. هەروەکو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بینیتان ئەم جارە حەسەن سەیاد، جەنەرال حەسەن سەیاد لە ناوەی تاران کوژرا. حەسەن سەیاد کەسێکی زۆر گرنگە لە بۆ ئێران و باس لەوە دەکرێت یەک لەو شێفانەی سیاسەتی عەسکەری دەرەوەی ئێران بووە لە یەمەن، لە سووریا و تەنانەت لە لوبنانیشەوە. باس لەوەش دەکرێت کە ئیسرائیلیەکان پێشتر ئەگەر ویستە بایان دەیانتوانی لە شوێنی دیکە ناوبراو بکوژن، بەڵام بە ئەنقەس تارانیان هەڵبژێت، لە تاران کوشتیان. ئەمە پێمان دەڵێ ئیسرائیل نەک بەتەنیا لە ڕێگەی جۆ بایدن، بەڵکو ڕاستەوخۆش بە ئێران دەڵێ ئەگەر ئەتۆ لە بواری نوکلەریدا هەر ڕێککەوتنێک لەگەڵ ئەمریکا بکەیت، من پەراوێز بخەی یان داخوازیەکانی من جێبەجێنەکەی، ئەوە من تەنانەت لە ناو ماڵەکەی خۆم لێ دەدەم، لە ناو تاران لێ دەدەم. ئەمە ئەمانەکە ئێوەیە و ئێرانیش لە بەرامبەر ئەمەدا لە ڕێگەی هەولێرەوە پەیامی خۆی بە ئیسرائیل دەگەینێ. هەندێک زەن لە ڕێگەی تورکیاوە پەیامی خۆی بە ئیسرائیل دەگەینێ، هەم لە سووریا، هەم لە عێراق، هەم لە ڕێگەی حەشدی شەعبیەوە پەیامی خۆی پێدەگەینێ. ئیتر ئەمە نیشانمان ئەدا کە ئەمە شەڕێکە بەڕاستی لە حەوشی پشتەواکرێ لەگەڵ ئێراندا. تورکیاش هەمان شەڕ دەکات. مەسەڵەن تەماشا دەکەین بە هەمان شێوە تورکیاش کێشەیەکە لە بۆ ئێران لەو ناوچەیەدا. دوای ئەوەی دوو پەرلەمانتاری عێراقی شیعە لە پەرلەمانی عێراق دەنگێکی زۆریان بەرز کردەوە دژی داگیرکاریەکانی تورکیا،
تەماشا دەکەین ئێرشەکان پەریاسن ئێرشی درۆنی هەم ئێران ئێرشی درۆنی دەکاتە سەر هەولێر دەکاتە سەر دەوروبەری هەولێر پێیان بە تورکیا ئەدا بە ئیسرائیلیش ئەدا هەمیش لە هەمان کاتدا تەماشا دەکەن حەشدی شعبی کاتێک ناوچەی چۆک و باشیقە بۆمبە باران دەکات پەیامەکانیان پێ ئەدا تورکیاش بە هەمان شێوە مەسەڵەن ئەو ڕۆکەش لە ناوچەی کەلار تەماشا دەکەین هێرشێکی درۆنیان ئەنجامداوە 4 کەس کوژراون ئەو 4 کەسانە چێن نازانین دەستگای دژە تیرۆری ئەڵێ ئەمانە چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان بوونە ئەگەری هەیە ڕاست بێ و ئەوە جێگای سەرنجە کە دەستگای دژە تیرۆر چۆنی زانی وەها بە زوو کە ئەکامانە چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان بوون ئەوەش جێگای سەرنجە تورکیاش لە ناوچەکەدا ناو خاچی عراقدا تەماشا دەکەی وەڵامی ململانەکانی ئێران دەداتەوە لە ڕێگای پەکەکە لە ڕێگای پەکە ئەویش پەیامی خۆی بە ئێران دەدا و ئەمە بێگومان کاریگەری دەبێت لەسەر ئەم شەڕانەی کە ئێستا هەندە ناوچەکە مەبەستن ئەو شەڕی لە زاپ هەیە لە ئاواشینی لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و سوپای تورکیادا و ئەوەی کە لە سووریادا هەیە لە سووریاشدا پەیامی توندی ئێرانمان بینی دژی تورکیا و ئەمە وای کرد کە ڕووسەکانیش هەتاوەکو ئێستا گلۆپی سەوز هەڵ نەکەن ئەمریکا بە هیچ شێوەیە گلۆپی سەوزی هەڵ نەکرد و لە ناوچە شاخاویەکانی کوردستانی عراقیشدا تەماشا دەکەین هەرچەندە زانیاریەکان دەقیق نین پشت ڕاستکراوە نین چونکە ڕۆژنامە نووسی سربەخۆ لەوێ نین بەڵام هەست بەوە دەکەی کە لەوێشدا ئەوەی تورکیا دەیویست نەبووە ڕاستە هەندێک بەرزایی گیراون کۆک و کوڕێژار و ئەوانە گیراون ناوچەی زاپ هەندێک بەرزایی دیکە گیراون ناوچەی مەتینیان و ئەمانە لە مێژە بەرزاییەکانیان گیراون هەفتانی هەر هەمووی گیراوە خۆکۆرکار هەمووی گیراوە بەڵام وەکو پێویست نییە ئەمە وەکو کە ئەڵێم وەکو پێویست نیە لەو ڕۆژانە تەماشا دەکەین ژمارەیەکی زۆر هەلیکۆپتەری تورکیا دەکەونە خوارەوە و چاپەمەنیەکانی پارتی کرێکارانی کوردستان باس لە کوشتنی سەربازێکی زۆر دەکەن بەڵام تورکیا باسی ناکە تورکیا پێشتر مەترێک پێشوەچوونی بەخۆیەوە دیبە دەیکردە هەڵایەتی زۆر گەورە ئێستاکە کەمتر دەکاتە هەڵە و ئەمانە هەمووی نیشانەی پرسیارن ئایا هێزێک دەوڵەتێک کە ناڕازیە لەو ئۆپەراسیۆنانە ویانیش پێی خۆش نییە تورکیا لەوێدا جێگیر بێ ئەو ناوچەیە داگیر بکە دەرگایەکی کردوتەوە بۆ ئەوەی گەریلاکان بتوان چەک و تەقەمەنی جیاوازیان پێ بگە ئەمە هەتاوەکو ئێستا جێگای پرسیارە لە لای من هەرچەندە من ناڵێم تورکیا بە تەواوەتی شکستووە و گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان سەرکردون چونکە لە بواری سەربازیدا هێزەکان بەڕاستی یەکسان نین و جیاوازیەکی زۆر هەیە و دەوڵەتی تورکیا لە ساڵانی پێشوودا توانیوێتی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان لە باکووری کوردستان دەربکە و هەمووی لە باشووری کوردستان کۆکراوەتەوە لە باشووری کوردستانیشدا لە نێوان ئەو ناوچانێک کە گەریلاکانی لێنا ئەو زنجیریان پساندووە هەمووی ئاڵلقەکان بە جیاوازن ئێستا بۆ نمونە لە نێوان هەفتانین و باکووردا زنجیرەکە پساوە لە نێوان هەفتانی و مەتیناندا زنجیرەکە پساوە لە نێوان مەتینان و هەفتانین و زابدا زنجیرەکە پساوە لە نێوان زاپ و ئاواشیندا زنجیرەکە پساوە لە نێوان ئاواشین و خواکوورگدا زنجیرەکە پساوە لە نێوان خواکوورگ و قەندیلدا هیچ زنجیرێک نییە زنجیرەکە پساوە وە چەند ناوچەیەک هەنا ئەو ناوچانە هیچ پەیوەندیان بەیەکەوە نییە سوپای ڕۆژ و پارتی دموکراتی کوردستانیش لە پشتەوەی تر زیاتر مەسەلەکەیان ئالۆز کردووە ئایا گەریلایەک ئەتوانی 2 ساڵ زیاتر بەبێ چەک و تەقەمەنی بەبێ خواردەمەنی بەبێ ئەوەی بریندارەکانی تیمار بکە لەو ناوچەیە ببینێتەوە ئەمەشیان زەحمەتە جگەلەوە خوێنی نوێی پێناگا ئینسانی نوێ بەو ڕێکخراوە ناگات چونکە لەناو شەڕدات و بتوێتونەتەوێت لە بەرامبەر ئەو تەکنۆلۆژیا شەهیدێکی زۆر دەدەی جێگای ئەو شەهیدانە چۆن پڕ دەکرێتەوە ئەمیان هەتاوەکو ئێستا نادیارن
بەڵام سەرباری ئەوەش ئەتوانین بڵێ ئەوەی کە دەوڵەتی تورکیا دەیویست هەتاوەکو ئێستا پێش نەکەوتووە و ڕەوشەکە بەو شێوەیە بەردەوامە. ئەمە لەسەر سووریاش ڕنگدانەوەی هەیە و تەماشامان کرد ئەو 72 سەعاتەی کە دەوڵەتی تورکیا دیاری کردبوون بۆ هێرشی پێنجەمی سەر ڕۆژئاوە باکووری سووریا دووجار کۆتایی پێهات هێرشەکەش ئەنجام نەدرا و ئەمە نیشانمان ئەدا کە دەوڵەتی تورکیاش بەڕاستی لە هەموو بوارەکاندا تووشی کێشە بووە لە سیاسەتی دەرەکیدا لە سیاسەتی ناوخۆدا لە بۆ هەڵبژاردن وەکو گوتم کە لە بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان زۆر گرنگە هیچ سەرچاوەیەکی کۆکردنەوەی دەنگ نەماوە نەپارە هەیە ئابووری هەیە و نە لە ڕووی شەڕیشدا ڕێگەی پێدرێ لەگەڵ یۆناان ڕێگەی پێنادێ ئەمریکیەکان لێوێنە لە سووریا نە ئەمریکیەکان نە ڕووسەکان نە ئێران گڵۆپی سەوزی بۆ هەڵناکەن ئەگەر لە کوردستانی عراقیش بەو شێوەیە بێ دەبێ تورکیا چی بکە وەڵامی ئەو پرسیارانە لە بەرنامەی ئایندەدا دەدۆزینەوە کاتێکی خۆش ڕێز و سلااو هیوا خۆشنەوە